خەڵا دەنوێر یاریزانی یانەی هەڵەبجە زۆر خۆشحاڵم کە بۆ یەکەم جارە کە نادیەکانی عێراق کۆبوونەتەوە و ئەم یاری هێنراوەتە هەڵەبجە. ئێمەش وەکو کچانی هەڵبجە کە ماوەی چەند ساڵێکی زۆرە یانی هەڵەبجە نەماوەکو باڵێ کچان لە ئێستا توانیمان لە ماوەیەکی کورتە دروستی کەین و بتوانین بەشداری بکەین ئینشەڵڵا ئاستێکی بەش پێشکەشەکەین. دەیانە بەشدارە تقریباً 4 ڕۆژە خایەنێ خولەکەمان. شادی علی ڕەشید یاریزانی نادی هەڵەبجە. ئێمە من وەکو یاریزانی نادی هەڵەبجە بەشداریم کردووە لەم بتوڵە ئەم بتوڵانە کردنەوەی ئەم دەورە و بتوڵاتانە زۆر پێویستە بکرێتەوە لە پارێزگای هەڵەبجە بەتایبەت ئێستا کە ئەم هەلەیان داوە بە هەڵەبجە بەهۆی بوون بە پارێزگای هەڵەبجەوەیە چونکە هەتا ئەم خولە ئەم دەورانە زیاتر بکرێتەوە ئیسفادەیەک و سوودێکی زۆری هەیە بۆ وەرزشکار و لە بواری ئابووریشا سوودی هەیە. بکرە وەرزشکار تا بێت ئاستی باشترە بێت یعنی تێکەڵی یاریزان لەگەڵ یاریزانی مەسەلەن بۆ نمونە لە شوێنەکانی کەوەیەن ئەمە ئیسفادەیەکی زۆری هەیە و ڕێگریەکان کەمترە بێتەوە تۆ تا بتوانیت بەشداری بکرێت ڕێگریەکان کەم دێت بەتایبەت لە بواری وەرزشی ئافرەتانە زیاتر بایەخ بدرێت بە وەرزشی ئافرەتان چونکە ئافرەتان ماوەی چەند ساڵێکە داخراو بووە لە ناو پارێزگای هەڵەبجە ساڵانی پێشوو باش بوو بەڵام ئەوەی چەند ساڵێکە کە من تێبینیم کردووە داخراوە ئێستا بەهۆی ئەوەی کە هەڵەبجە بوو بە پارێزگا ئەو ڕێک دراوەتەوە بەلای وەرزشی ئافرەتاندا.